ئەو گۆرانش تایبەتشتە داواکاری و برازان دووبارەیەکەینەوە کاکە بیلال چەمچەماڵی بۆ ساڵیادەکەی و برازە بۆ کاکە ڕۆمایی شێخ بەرهەم بە تایبەت بۆ میوانەزانە بۆ کاکە محەممەدی مامجیات کاکە یوسفی حاجی حەسەن بۆ کاکە پەیوەندی شێخەرسەلام بۆ کاکە حەمەی ئومێد بۆ کاکەی بارشارە زوری کاکە عەلی ئەکرەی کاکە حەمەی باڵ هیوادار جێ زامەندی بولای بێت ئەمشەو یادی تۆ وەک شەوانی تێر ئەمشەو یادی تۆ وەک شەوانی تێر لە جەرگ و دێڵی بەرداوە لە جەرگ و دێڵی بەرداوە ئیمەسانە مەسم ناتوانێ مەسێم ئیمەسانە مەسم ناتوانێ مەسێم تۆ لە جێگشتاس پێ بگرە دەست تۆ لە جێگشتاس پێ بگرە دەستێ بەڵاتم دیگە بێقەرار بگێم بەڵاتم دیگە بێقەرار بگێم چاوگەتم دیگە گرفتار بگێم درۆیە بێژی دڵارامەگێم لە دنیا و مەحشەر سەرگەردان بگێم لە دنیا و مەحشەر سەرگەردان بگێم ئەمشەو یادی تۆ وەک شەوانی تێر ئەمشەو یادی تۆ وەک شەوانی تێر لە جەرگ و دێڵی بەرداوە مەسانە مەسم ناتوانێ مەسێ تۆ لە جێگشتاوەس پێ بگرە دەست تۆ لە جێگشتاوەس پێ بگرە دەستێ بۆ کاکە بیلال بە تایبەت بەمەسەر بەندێشەوە ژین دەبەمەسەر بەندێشەوە ئەناڵێم بەدەست هەموو ئێشەوە هی تاریکە سانە چوار دەورمە من نازانمی دنیا ڕۆژە یاشەوە هی نازانمی دنیا ڕۆژە یاشەوە ئەمشەو یادی تۆ وەک شەوانی تێر لە جەرگ و دێڵی بەرداوە مەسانە مەسم ناتوانێ مەسێ تۆ لە جێگشتاوەس پێ بگرە دەست تۆ لە جێگشتاوەس پێ بگرە دەستێ دووبارە گۆرانش تایبەت بێچەشەوە ساڵیادی کاکە بیلال چەمچەماڵی کاکە ڕۆمای شێخ بەرهەم بە تایبەتی وادانە جێ ڕەزامەندی هەموو لایەک بێت عزیزەکان تۆ هەر سەپار سەپار چارەیشیە دڵێکەدار بەدار عزیزەکان تۆ هەر سەپار سەپار چارەیشیە دڵێکەدار بەدار بۆ نیمێ خاک دێ لەسەر ڕووی لەشکەکە پێم بڵێ تۆ لە کام دیری
سجدە بەم بۆ قیبلەکان بۆنی مێکاک دێ لەسەر ڕووی لەچکەکان پێم بڵێ تۆ لە کام دینی سجدە بەم بۆ قیبلەکان چەند دڵگیر و دڵنشینان لە گێژاری خەیاڵێ بگریم عەزیز بناڵێنم بۆ دیتنی جەماڵێ چەند دڵگیر و دڵنشینان لە گێژاری خەیاڵێ بگریم عەزیز بناڵێنم بۆ دیتنی جەماڵێ عەزیزەکان تۆر سەفار سەفار چارێکیە دڵێکە دار بەدارکار ئەشکی چاوێ وەکو ڕووبارێ دەرژێ دە پێم بڵێ بۆ ناپرسی ئای لەکێ ئەشکی چاوم وەکو ڕووبارێ دەرژێ دە پێم بڵێ بۆ ناپرسی ئای لەکێ درۆیەکی ژیانم بە بەداچوو من خەم دەخۆم بۆ یارێ لە دەسم چوو درۆیەکی ژیانم بە بەداچوو من خەم دەخۆم بۆ یارێ لە دەسم چوو هەم ژیان بوو خۆشی گشتەوانی ئێستا چی بکەم بە منی ماڵی وێران هەم ژیان بووم خۆشی گشتەوانی ئێستا چی بکەم ڕازانە من وێران عەزیزەکان تۆر سەفار سەفار چارێکیان دووری دبێ هەواڵ عەزیزەکان تۆر سەفار سەفار دڵی وێڵم لە دووری دبێ هەواڵ خەزانی دێڵ گەڵای عومری هەڵوەری ساتێ خۆشی لەم ژیانە هەر نەدی خەزانی دێڵ گەڵای عومری هەڵوەری ساتێ خۆشی لەم ژیانە هەر نەدی ئیتری دەڵێم سەد خۆزگەم بەو ڕۆژانە دەست لە دەست بووین دوور بووین لە تیرروتانە ئیتری دەڵێم سەد خۆزگەم بەو ڕۆژانە دەست لە دەست بووین دوور بووین لە تیرروتانە دەست لە دەست بووین دوور بووین لە تیرروتانە دەست لە دەست بووین دوور بووین لە تیرروتانە عەزیزەکان تۆر سەفار سەفار چارێکیە بێ هەواڵە عەزیزەکان تۆر سەفار سەفار دڵی دوێتم لە دووریت بێ هەواڵە عەزیزەکان تۆر سەفار سەفار دڵی شێتم لە دووریت بێ هەواڵتە پێچکەشە